سروک دسته نافچین کردستانی در ویداره هرما کردستانی برئیس فهمی برهان میوانی مال سر و مجاره برئیس فهمی هم بخیراتن روش باش باشداری کردن کردان لدبرن کردستانی در ویداره هرما کردستانی چه قاسی گرنگه دوی هل بجارتنه دا ام کاتتان باش کاک دڵدار سڵاو بۆ جەنابت و بۆ هەموو بینەرانی بەڕێزی ڕووداو بە بێگومان بەشداری کاریگەری کوردان لە کەرکووک لە خانەقین لە خورماتوو بۆ دەشتی نینەوە و پاشان بۆ زومار و بۆ شنگال بابەتێکی ئێجگار گرینگە ئێمە قەدەر وای لێ کردوین خەباتەکەمان تەنها کورد نەبێتەوە لەوەی کە دەنگدانەکەمان ئەرکێکە جێبەجێیەکەین یان مافیەکە ممارەسەیەکەین دەنگدان بۆ خەڵکی کەرکووک و ئەو ناوچانە بۆتە ئەرێک بۆ ئەوەی ئەم ئەرکە جێبەجێ بکەین بە بێگومان دەبێ بچینە سەر سنووقەکانی دەنگدان بەم حزورەش بڕێکی زۆری ئەو گرفتە مێژویانی کە لە ئەستۆی ئێمە لەو ناوچانە بە بێگومان چارەسەر ئەبێت بۆیە ئێمە ئومێدێکی گەورەمان هەڵچنیەوە خەڵکی کوردستان و دانیشتوانی ئەو ناوچانە بە گڕوتینێکی زۆرەوە بەشداری هەڵبژاردنەکە بکەن و ئەزمونونەکانی ڕابردوش دەری خستووە کە ئێمە لەو لە بەیانی لە ڕۆژی هەڵبژاردننی گشتیا دەورێکی گرنگ و دەورێکی کاریگەر نیشانی هەموو پرۆسەکە ئەدەین لە تەواوی عێراقەوە ئەگەر خەڵک بچە وەچی گوهارتنی چێکە ئەگەر نەچە وەچی گوهارتن چێ بە ئێمە بە باواز لەوە بێنین خەڵک ئەچێت بۆ دەنگدان ئێمە با دیوە ئیجابیەکەی ببینین بۆ لەبەرەوەی بەڕاستی چارەنووسی ئەو ناوچانە بە دەنگەوە بەسراوەتەوە یعنی کاک دڵدار خەڵک لەو ناوچانە لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان لە حەقیقەت تێگەیشتون هەم مادەی 140 بە دەنگەوە بەسراوەتەوە هەمیش لە هەڵبژاردننی پارێزگاکان لە ساڵی ڕابردووە دەر لە 2 ساڵی ڕابردووە دەرکەوت دەنگی خەڵک کاریگەرە ئەگەر خەڵک بچێتە سەر سنووقەکانی دەنگدان بە بێگومان کاریگەری گەورە بەجێ ئێهێڵە لەسەر چارەنووس و داهاتووی ئەو شارە لە 2 ساڵی ڕابردووە لە ڕووی ئیداریەوە ئاڵوگۆڕی گەورە ڕوویداوە ئیستیقراری سیاسی زیاتر هەیە خزمەتگوزاری باشتر هەیە جیاوازی کەمتر بووەتەوە لە شاری کەرکووکە کابوو ئێمە دەبێت بزانین دەنگی خەڵک بەبایەخە ئەمە وەکو پرۆسە دیموکراسیەکە ئێمە قەدەرێک وای لێ کردوین جیاواز بین لە شارەکانی تری کوردستان ئۆباڵێکی مێژوویشمان لە ئەستۆیە کە دەبێت هەوڵ بدەین ناسنامەی کوردستانی بوونی ئەو ناوچانە لە ڕێگەی دەنگەوە جارێکی تر دووپات بکەینەوە بۆیە ئومێدێکی گەورەمان هەیە ئیشەڵا بە ڕێژەیەکی بەرچاو خەڵک بەشداری پرۆسەکە بکات بۆ ئەوەی بتوانین زۆرترین نوێنەر بنێرینە بەغداد و لە بەغداوە پرسی مادەی 140 بکەینە پرسیەکی بنچینەیی کە ئەو دەسەڵاتە تازەی کە لە عێراق فەرمانڕەوایی ئەکات نەتوانێت ئەو ئەجندا گرنگ و ئەو ئەجندا مێژوویەی ئێمە بە هەر بیانوێک بێونی بکات. کاک فەهمی دوهی دەدەمە دەنگدانە تایبەتیدا چاودێرێکی هەڵبژاردنان دەگوت و عەرەب و تورکمان دوهی گەلێک چوونەش بووی دەنگدانە تایبەتی یعنی ئەو یەک وێ چ کاریگەری لە کوردان بکە چ ڕێک هەنەک و کورد ژی بەردەوام یعنی زێدەتر بچن ji بۆی ku mafên xwe bidest bixen بە بێگومان یعنی ئەمە مەسجێکی زۆر یعنی گرینگە بۆ ئێمە کورد نابێت دوا بکەوێت کورد لە ژێر هیچ بیانوویەکە بە بڕوای من لە کەرکووک لە خانەقین لە خورماتوو هەتا وەکو زومار و شنگال دەبێ بچنە سەر سنووقەکانی دەنگدان چکە ئێمە تەنها نەتەوەیەک نین لەو ناوچەیە بەڵام ئێمە تەنها نەتەوەیەکی ناسنامەکە بەناوی ئێمەوەیە مێژوەکە بەناوی ئێمەوەیە خاکەکە خاکی ئێمەیە بۆیە لە ڕاستیە نەچوونی ئێمە بۆ سەر سنووقەکانی دەنگدان ڕاستەوخۆ خزمەتی ئەجندایەک ئەکات کە ئێمە بە درێژایی مێژوو خەباتمان کردووە بۆەوەی ئەو ئەجندایە نەتوانێت فەرزی ئیرادی خۆی کا بەسەر کوردستانی بوونی ئەو ناوچانەیە بۆیە بە بێگومان یعنی دەبێت ئێمە لە ڕۆژی دەنگدانی گشتیە هەموو گرفتەکان وەلاوە بنین بچینە سەر سنووقەکانی دەنگدان چونکە ئەم دەنگدانە دەرکەوت کاریگەرە دەرکەوت ئەم دەنگدانە لە کەرکووک ئەتوانێت ئامانجی گەورەی ئیداری ئامانجی گەورەی سیاسی ئامانجی گەورەی خەدەمی بەدی بێنێت و ئەگەر ئەم دەنگدانە لە ناوچەکانی تر ڕاستەوخۆ کاریگەریەکەی دەرنەکەوتوێت لە 2 ساڵی ڕابردووە دەرکەوتووە لەو ناوچانە بەڕاستی دەنگی خەڵک کاریگەر بووە و ئێستا کەرکووکی ئێستا جیاوازە لە کەرکووکی 2 ساڵ بەر لە ئێستا ئیستیقراریەتی کەرکووک ئیستیقراریەتی 2 ساڵ بەر لە ئێستا
ئێستا نییە، خەدەماتی کەرکووک خەدەماتی 2 ساڵ بەر لە ئێستا نییە، هەموو شتێک گەشەی کردووە. ئەمە لە چێوە هاتووە؟ ئەمە بەوە هاتووە کە خەڵک دەنگیدا ئیسپات وجودی کرد. ئێستا خەباتەکە لە ناو کەرکووکەوە ئەگوازینەوە بۆ بەغداد. پرسیارەکە ئەوەیە ئایا ڕێژەی کورسی ئێمە و نوێنەرەکانی ئێمە لە بەغداد بە ژمارە زیاتر بن باشترە یا کەمتر بن؟ کە من گومانم نییە زیاتر ئەبەیە، بەڵام لەگەڵیشیا داوا ئەەکەین خەڵکی کوردستان لەو ناوچانە نوێنەرەکانی ئێمە وە کورد بنێرنە بەغداد و هەوڵش دەن لە ڕاستیە دەنگەکانیان نەفەوتێنن. چەندین ئەزمونمان هەیە بەداخەوە کورد لەو ناوچانە کاریکردینەدا و خەڵک vegeritin ji bo roja dengdanê bo sibehî? هیچ گرفتێک لە بەردەم گەڕانەوەی خەڵکانیە کەرکووکی ڕەسەنەکان ئەوانی کە کەرکووکین ئیتر بۆ وای کەسابەتەوە بێ یان بۆ وای تعریب و تەرحیلەوە بێت یان بە هۆکاری هەر هۆکارێکی سیاسیەوە بێ کە لە ڕابردووە کەرکووکیان بەجێ هێشتەوە. ئێستا لە شارەکانی کوردستانیان لە ناوەڕاست و خواروی عێراق ئەژین و کوردن و ناسنامەیان هی ئەو شارەیە هیچ ئەرقەلە و گرفتێکیان لە بەردەمانیە. و کاک دڵدار من لە ڕاستیە زۆر دڵم خۆشە بەوەی کە هەمومان بینیمان لەسەر ژمێریە کوردی کەرکووک بەبێ ئەوەی هیچ جۆرە مەسئولیەتێک دروستکار لە ئەستۆی ئێمە خۆیان هەستیان بە بەرپرسیارەتی کرد گەڕانەوە بۆ شارەکەیان و ناسنامەی کوردستانی بوونی شارەکەیان جارێکی چ کردەوە بە فاکتێک کە هیچ ئەجندایەک نەتوانێت یعنی دەستی بۆ بەرێت. بۆیە من گومانم نیە لەوەی کە بەڵێ خەڵک ئەگەڕێتەوە بۆ شارەکە و هیچ ئەرقەلەیەک لە بەردەم گەڕانەوەیانەوە نابێت و خەڵکی کەرکووک لە ئێستاکەوە دەرگا حەوشە و دەرگای ماڵ و میوانداری خۆیان بۆ کەرکووکیەکانی ئەو ناوچانە کردوێتەوە. و من پێم وایە جگە لەوەی کە کەرنەڤاڵێکی دیموکراسی گەورە نیشانەدەین لەگەڵیشیا کەرنەڤاڵێکی کۆمەڵایەتی و گردن ئازادیەکی تر جارێکی تر لە شارەکان لە کەرکووک لە خانەقین لە خورماتوو و لە شنگال و لە زومار و لە هەموو ئەو ناوچانە جارێکی تر دروستەکەینەوە. چ گەرانتی وەرگرتنە و لە بازگەهان خاڵێن پشکنینە پرزگرێک ژە vegera xelkî raneyê çêkirin ji bo dengdanê? بەڵێ بەبێ گومان ینی هەتاوەکو ئێساکە تعلیماتەکە وایە کە هیچ نابێت گرفتێک دروست بێت و لە ڕاستیشە ئەمە یەکەم ئەزمونمان نییە. لە ڕابردووە چەندین جار خەڵک گەڕاوەتەوە سەر زێدی خۆی و گەڕەکی خۆی و کۆڵانی خۆی و دەنگیدا و بەشداری پرۆسەکانی کردووە. پرۆسەیەکی گەورەی لەم جۆرەش ڕەنگە گرفتی بچووک لێرە و لەوێ دروست بێ ئەڵام بەبێ گومان لیژانی پێویستەیە لە سەرخەتن ئیداری شارەکە بەوەی هیچ جۆرە گرفتێک بۆ هاوڵاتیانی ئێمە دروست نەبێت. بەڵام من بەش بە حاڵی خۆم هانی خەڵکی خۆمان ئەدەم کە لەم دوای نیوەڕۆیەوە لە هەر شارێکی عێراق و کوردستانن بگەڕێنەوە بۆ شارەکەی خۆیان، بگەڕێنەوە بۆ خانەقین، بگەڕێنەوە بۆ خورماتوو، بگەڕێنەوە بۆ کەرکووک، بۆ شنگال، بۆ زومار، بۆ دەشتینینەوە بۆ ئەوەی هەمسەرێک لە خزم و کەسوکاری خۆیان ئەدەن و لە ڕاستیشە ئاسانترە بۆ ئەوەی بتوان بەیانی بە ئینێرژیەکی زیاترەوە بە حەماسێکی زیاترەوە بچنەوە سەر سنووقەکانی دەنگدان. gelek spas Serokê Desteya Navçeyên Kurdistanê derveyî Îdareya Herêma Kurdistanê bi rêzfehmî Burhan tu bûyî mêvanê Rûdawê bi hêviya rojeke xweş.